نازانم خوڕی کوێ بەغەم بەسەرما بۆ خاتری خوا بەڕێزان واز بێنن ڕجاتان لێکەم ڕجای خوا و پێغەمبەر کاکە نازانم قڕی کوێ بکەم بەسەرما وام لێ هاتووە فیرار بکەم لە ناتۆیش یعنی بدەم لە شاخ لە نەرویج کاکە عەرز و عاسمان بەرامبەر بە من وەستاوەتەوە لەم لاوە مولحیدەکان لەم لاوە موسڵمانەکان لەم لاوە نازانم جوودەکەکان لەم لاوە مەسیحیەکان لەم لاوە ئێزیدیەکان لەم لاوە یارەسانەکان کاکە گیرم خواردووە بۆ کوێ بڕۆم بۆ کوێ بسم الله الرحمن الرحیم کاکە هەڵمەند گیان سڵاوی خوار لێوێ بەخێر بێ خۆشحاڵت کردین برامان خۆشەویستمانی خەفەت مەخۆ هیچ نیگەران مەبە بەرتەرەفە بێت تەواو ئەبێت چەند مانگێک با بەسەریا بڕوە هەر ئەوەت بەسە لەو موژدە خۆشەکە الله جل جلال خالقمان رازقمان أفرمي وإذا جاءك الذين يؤمنون بآياتنا فقل سلام عليكم كتب ربكم على نفسه الرحمة بهمي أو كساني كالدين إيمان بآية كان من دين أي محمد صلى الله عليه وآله وسلم في أن بلي أكس سلام إخواتان لبيت أكس صلاوتان لبيت الله لسر خوي نوسي ورحمته بزيه یەخوا بەخێر بێ مامەسا خۆشەویستەکان عەزیزەکان توخوا ئەوە برامانە توخوا قسەی سارد مەکەن توخوا قسەی ناشیرینی پێ مەڵێن خدای نەکردە لە دین وەرگەڕێتەوە بە قسەی دوو نەفەر قسە ڕاق چ جوابێکت هەیە بۆ کافرکردنی نەفەرێکە کافرکردنی نەفەرێ وەکو کوشتنی عالەمێک ناومێدی مەکەن مەزاهیرمان لەسەرە پێغەمبەری خۆشەویستمان فەرموویە لەو زاهیرە تۆ خۆتۆ ناچی ناوسکی شەخکەی بزانە بەڕاستای بەڕاستی برا خۆشەویستەکەم لە خاڵەکانی بەدەنیشت زەمانێکە نەتزانیوە ئەمە تۆبەی لێ بکەتەوە زۆر ڕاحەت لا چوو لای بە ڕاحەت لا نەچوو لای مەبە بۆ خەتێنەیە کە واجبە لەسەر ئینسان یەک دەفع کراوە تەواوە تۆبەت کردووە قسانەچ دوو مشریکە لات و عوزان ئەپەرست کە ئیمانیان ئەهێنا ژن و مێردێ بەیەکەوە مارەی ناکردنەوە ڕەسوولی ئەکرەم عەلەیهی سەلات وەسەلام شاو عتوفەتی خۆی ڕەب العالەمینە شاو ڕەحمە بۆزەیە یاخوا بەخێر بێ یاخوا لێت پیرۆز بێ یاخوا لێت مبارەک بێ خۆشەویستمانی برامانی عەزیزمانی ئەمەیش یەک دوو مانگێکە سەر لێ بکە هەمووی بەرتەرەفە بێ خۆشەویستان هەر ئەوانەی کە ڕقیانە ساوە وانش بە هەر حاڵ تیانە شاد ئەحساسکە لە خۆ بڵێ ئەمە شۆخی بە موسڵمانانەکەیە بەڕاستی نیە دوای یەک دوو مانگی هەرەوانە ئەبنە برات پیرۆز باڵت پێ ئەڵێن هیچ نیگەران مەبە خۆشەویستەکە یەخوا لێت پیرۆز بێ یەخوا نەخشە بێ بۆ هەموو ئەو کەسانەشی کە لاڕێ ڕۆشتووە فەقەت ئەو کەسانەی کە لە زەمانەکان نەتزانی و بە قسەیان کردی ئەو پەڕی دڵسۆزیان لەگەڵ بە خەرج بە بەخۆشیەوە پێیان ڕابگەێنە کە أشهد بالله من بخلاص بوم تخوا وق من قرام ولاي الله پروردگار تخوا وجب قرينا وريك كهلب هولي خوتيان لقلب أن بيتوانا خوش استك يخفى للفيروز مبارك به بسم الله الرحمن الرحيم سلاوي خوا لهم برا خشكي مسلمان به أم برا چكولي خوتان بخيراتنيكي هلمن قوران ودل خوشيك داوا بەعزە لە خۆشەویستەکان پێیان سەڵاح بوو هیچ نەڵێم جارێ گومانیان وا بوو کە شاید ڕاز نەکا گاڵتە بە مسڵمانان بکە ئەمن مسڵمانانم هەر ئەوەندە بۆ موهیممە خۆم بە زەلیلی بەر پاکانی هەر برا خوشکێکی مسڵمانم ئەزانم ئەذیلەتین عەلە المؤمنین خۆی بە زەلیل بزانێ لە بەرابەر هەر ئیماندارێکە بۆ ئەم کارم کرد پێم خۆشە گوێ بۆ ئەم براچکۆلەی خۆتان بگرن ئایەتە شەریفەکەی سوڕەی مبارەکی ئەنعام 54 کە ئەڵڵاه جەلە جەلال فەرمووی هەر کەسێکی بێ باوەڕ هاتە ناو ئەم دینەوە فەقل سەلام عەلەیکم ئامێزی بۆ بگرنەوە بڵێن سەلامی خواتان لەسەر بێت بەخێراتنیان بکەن کە جوانترین شێوازی بەخێراتنە نەیفەرمووە 10 ڕۆژ لێی بوێستن مانگێ لێی بوێستن ساڵێ لێی بوێستن و ئەمریشە ڕەسوولی ئەکرەم عەلەیهی السەلات وەسسەلام کە مخاتەبە وەختێکە نەما ئێمە ئەبێ ئەو کارە بکەین ئوممەتەکەی ئەبێ ئەو کارە بکە
قەزیەی دووەم بەعزێ خۆشەویستان فەرمێ شاید بەڕاستی نەبێ حەسەن تۆ وا فەڕزکە 99 احتمال بە کە بەڕاستی نییە وەلی 1 احتمال بە کە بەڕاستیەتی هیچ کەس ناتوانێت بڵێ 100% بەڕاستی نییە لە زاهیرە خۆ مسلمان بوو خۆ شەهادەتەینی هێنا و هاتوێتە ناو ئەم دینە مبارەکەوە ئەمری ڕەسوولی ئەکرەم عەلەیهی السەلات وەسسەلام کە تۆ حەقت نییە ئیتر بۆ باتینەکەی بچی ئیتر تۆ حەقت نییە ناوسکی شەخکەی بزانی بەڕاستێتی یانە ئێمە مەسئوولنی لە قیبالی ئەوەیە ئەو پڕەکەی ئەڵێ دوایی شاید خلافەکەی دەرچووی لە بەخێراتنی مسلمانان هیچ زەرەریان نەکردووە دوای ئەوە بەعزێ لە خۆشەویستان ئەڵێ با پێمان نەڵێن مسلمان ساکارە و سادەیە و گوێڕاگرە و گێلە و گێژە و ئەم جۆرە شتانە لەمە دەقیق بزان ئەمر و فەرمانی ذاتی پاکی ئەڵڵا و شێوازەکەی ڕەسوولی ئەکرەممان عەلەیهی السەلات وەسسەلام بەکار بردووەیان خوای گەورە ئەفەرمێ کەسانێک هەیە کە عەزیەتی ڕەسوول الله ئەکەن صلی الله عەلەیه و ئالیه وسلم وەخوایان لە هەموو مەسئولیەتێک ئەدزنەوە چون نیفاقیان هەیە چون منافقن و لەناو خۆیانە ئەڵێن باسی محەممەد ئەو نەممەکەن شاید ئەڵڵا خەبەری پێ بدات ئەوە بوو لە ناو یەکا کوتیان هو ئوذن قل ئوذن خەیر لەکم کوتیان محەممەد گوێڕایەڵە سەراپا گوێچکەیە ئەو پەڕەکەی ئەچین و سوێنێکی بۆ ئەخۆین و ئەڵێ ناوی تۆمان نەبردووە ئەویش باوەڕەکە زۆر زود باوەڕە وە سەراپا گوێچکەیە و باوەڕیشمان پێیەکە ئەڵڵا ئەفەرمێ محەممەد ئەبەم شێوە بێ خێر و بەرەکەتە بۆتە یؤمن بالله و یؤمن للمؤمنین محەممەد ئاوا دڵپاک و خاوێن بێ چاکە ئێوە هەر پێی بڵێن سەراپا گوێیە و گوێڕایەڵە و بە دوو کەلیمە قانەعی ئەکەین و ڕازیش ئەبێ و ئیتر تەفتیش ناکات یعنی محەممەد ئاوا بێ خێر و بەرەکەتە بۆتان بۆ ئیمانی بە ئەڵڵا هەیە محەممەد صلی الله عەلەیه و آله وسلم و ئیمانی بە ڕاستگۆیی ئیماندارانیشەیە یعنی یەقینی هەیە مادام ئیمانی بێ درۆ لەگەڵ محەممەد الموستەفا ناکا صلی الله عەلەیه و آله وسلم پس ئەوە دەرسێکی ئێجگار گەورەیە ئەو کەسەی کە بە فێڵ ئەچێ ڕەسوولی ئەکرەم عەلەیهی السەلات وەسسەلام ڕازی بکا بە سوێندی درۆ ئیمان لە وجودیان نییە بەڵکو بە خۆیان بێنەوە کەیتەوە فڕی بەسەر ئیمانەوە نییە ئەڵڵا گیان ئەوێ ئاوا ئیماندار بار بێنێ کە ئیماندار ڕاستە وەک ئاوێنە بێغەشە وەک چرا بێغەش و پاکە ئەمە مەطلبێکی زۆر موهیمە قەیچێکە با پێمان بڵێن ساکار و سات چ ئێمە زەرەرمان نەکردووە ئێمە ڕێز و احترامی خۆمان ناوە وەزیفەی ئیسلامی ئینسانی خۆمان جێبەجێ کردووە ڕێزمان لێگرتووە ئەو پەڕەکەی کەسێک بێت و بە نیفاق ئیمان قبوڵکە بگەڕێتەوە بەبوونی چی بە ئیسلام زیاکە بە نەبوونی چی لە ئیسلام کەمەکە ئەم ئیسلامە عەزیزە هیچ ئێمە بە ئەمرەکەی خوای پەروەردگار ڕەفتارمان کردووە ئەی لەوە ناترسن بێڕەحمی ئێمە وای لێ بکات هیچ مەجالێکی نەمێنێ لەم کاتەشا کە تەسپید نەبووە وەربگەڕێتەوە لە دین ئەمە دەردێکی گەورە نیە بڵێ خۆ هیچ پەنایەکم نییە دوای ئەوە ئەی لەوە ناترسن لەم قەزیەیە سەدها و هەزارانی کە کافر بوو بێتن بێ باوەڕ بوو بێتن بێ ئیمان بوو بێتن ڕۆژێک جەرەقەیەک لە وجودیان با بڵێ بەڵکو ئیمان بێنین بڵێ ئۆی چیان کرد بەو پیاوە ئاواژە کرێ بە من پس هەد لێگەڕم ئیمان نێنم چاکە ئەستەغفر الله العەظیم ئەمە زۆر زۆر شتێک بوو کە ڕۆحی منی ئازارەدە بە واجبم ئەزانی کە بە واجبی خۆمان عەمەل بکەین کە ڕێز و احترام نان و بەخێراتمە ئەوە ناترسن بڵێ تازە من ئیمان ناهێنم ئەها چۆن ئابڕوویان برد ئەها چۆن لێیان قبوڵ نەکرد ئەها لە کوفراتیان لەگەڵ کرد دوای ئەوەش ئیمانی هێنا خراپتریان لەگەڵ کرد ئەمە زۆر خەتەرە خۆشەویستەکانم بە قوربانتان چاوتان ماچەکەم دەستان ماچەکەم بەعزێ خۆشەویستان فەرمیانە ئەی بۆ ئەو کوفریاتێ قەدیمی پاک ناکاتەوە ئێوە عوزرێک قائیل بن چون عوزرێک کە لە تەواوی کوتوبی شەرعیە وەرئەگیرێ لە کەسانێک هەیەکە لە دارولکوفران و لە کەسانێک مودەتێ قبوڵ ئەکرێت تازە هاتوو لە ناو ئیسلامەوە هەردووکیان لەم پیاوەیە مەوجودە تازە مسلمان بووە و لە دارولکوفری شارە و ئێمەش داواکارین لەم مێهمانە ئازیزەمان
لەم میهمانە خۆشەویستەمان دووبارە بە خێراتنی ئەەکەین لێت پیرۆز و مبارەک بێ ئەم دینە شیرین و جوانە مەمنونی ئەڵڵا گیان زۆر زۆر بەسەری سەجدەی شکری و عەرز کە ئەڵڵا جەرەقەیەکی خستە دڵتەوە نوری ئیمان ئینا بە هیچ مەخلووقێکی خوا تۆ ناگەڕایتەوە وما تشاءون إلا أن يشاء الله حتى الله بۆ تۆی نەویست بێ ئەبەدە الئەبەد تۆ ڕۆژە فکرت لە ئیمان ناکردەوە پس لوتفی ئەڵڵا کە تۆ یەک عومرە بەر عەلەیهی ئەخوێنی ئیشتا ئەو دڵەتی ڕوون کردەوە سەجدەی شکری زۆر بۆ بەرە ڕاستە تەواوی پۆستەکانت کە ئاساری کوفر و بێدینی و ئەم جۆرە شتانێکیایە بە ڕەمز و بە عەکس و بە تەسویر و بە قسە و بە هەر شتێکە هەمووی پشۆ پاکەوە عەزیزەکەم خۆشەویستەکەم چون هیچ تێوە قەزیەی کوفر نییە کابرا سەلیبێک بکاتە ملی عەلامەتی کوفرە ئەوەندە موهیمە پس ئاساری کوفر لە هەموو شتێکدا پشۆوە ئەو خوای گەورە لێت پیرۆزکە ئەم دینە مبارەکە ئەو خوای وە قسمەتی هەموو ئینسانەکانی بکات سڵاوی خوا لە هەموو برا خوشکێکی مسلمانم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه